بەڕێزان دووبارە سڵاوتان لێ بۆ فەرم بەردەوامی لەگەڵتان بۆ شیکردنەوەی چەمک و واتای ئاسایشی نەتەوەی بەڕێز دکتۆر لە بەڕێستانم پرسی لە یەکێک لە پێناسە و تێگەیشتنەکان تا باسی ئەوەت کرد کە زۆر جار دەوڵەتێک ینی ئامانجی لە ئاسایشی نەتەوەی لەوە دەرەچێ بەس تەنیا لە قۆزاخێکدا بێ و ئاوا خۆی کۆ کردبێتەوە بۆ ئەوەی کە هێرش نەکەنە سەری بەڵکو لە بەهێزیایە و لە پاوەرایە و بەڵکو ئەم ئێوێ ئاسایشی نەتەوەی خۆی لە دەرەوە زامن بکە بگرە لە بری هەڵوێستی بەرگریکاری لە هەڵوێستی هێرشی شایە کەواتە بەپی قسەکانی بەڕێستان بێ کە ناوی کۆمەڵی وڵاتت هێنا هەر لە ناوچەکەیە کە ئەمانە زۆر جار لەبارن بۆ ئەوەی کە دەوڵەتێکی بەهێز لە ناوچەکەدا کە تورکیات بنمونەوەرگرت هێرشیان کاتە سەر کەواتە ئەوە بەس هەرێمەکەی ئێمە نییە لە ڕووی چەمکی ئاسایشی نەتەوەیەوە لاوازە بەڵکو کۆی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین لە ڕووی ئاسایشی نەتەوەییەوە هێمای پرسیاریان لەسرە بەراورد بە دەوڵەتە زلێزەکان بەتەکی دوایە بۆ نمونە یەک لەو دەوڵەتە زلێزانی کە تازە سەری هەڵدا و لە ڕووی اقتصادیەوە خەریکە غەزووی بازاڕەکانی جیهانەکە چینە چین لەم ڕۆژانەی ڕابردوو شتێکم لەسەر خوێندەوە بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەیی خۆی لە بواری اقتصادیەوە قەرز دەداتە هەندێک وڵاتی ئەفریقی بەبێ فائیدە و بەبێ فائیز و شتی لەو بابەتان کە ئەوە ئەمریکا وڵاتانی ئەوروپای ڕۆژ ئاوای تەواو نیگەران کردووە یعنی تۆ لە پێناوی بەهێزکردنی اقتصادەکەت لە پێناوی دۆزینەوەی بازار لە وڵاتانە کە بەشێکە لە پاراستنی ئاسایشی نەتەوەیی هەنگاو دنەی بە هەزاران کیلۆمەتر لە دووری وڵاتەکەت ئەمە منطقی تایەوە دیارە بە تەجروبەش سەرکەوتوو بوونە بۆیە ئەمریکا چین بۆ نمونە بەریتانیا تورکیا ڕەنگە زۆر دەوڵەتی کەش هەبێ بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەی خۆی هەنگاو بنێتە دەرەوەی سنووری وڵاتەکەی خۆی واتە لە سنگەرەکانی هەزاران کیلۆمەتر دوورتر دێ ئاسایشی خۆی دەپارێزێت کەواتە ئەگەر چەمکی نەتەوە یان دەوڵەت لە ناو پێناسەکانی ئاسایشی نەتەوەیە هەمیشە ئامادەیەکی بەهێزی هەیە کەواتە لەم ناوچانەدا ئەساسەن ئەبێ هێشتا شرۆڤەی ئەوە بکەین کە نەتەوە خەمڵیوە دەوڵەت خەمڵیوە اینجا بین باسی ئاسایشی نەتەوەی بکەین ئێمە ئەگەر باس لە نەتەوە بکەین وەکو نەتەوەیەکی ستاندارد ئەنی ئەتوانین باس لەوە بکەین کە یەک لە وەزیفەکانی دەوڵەت دروستکردنی ئەو نەتەوەیە بۆ نمونە ئێمە میلەتێکین تاوەکو ئێستا پارچەین تا ئێستا کە خەسڵەتی عشایریمان پێوە دیارە تا ئێستا کە لە زمانێکی یەکگرتومان نییە بەنووسین نەبێ تا ڕادەیەک لە هەر سێ پارێزگای هەولێر و کەرکووک و سلێمانی پێ نووسرێ لە بواری جلو بەرگەوە تۆ لە زاخۆوە بگرە تا خانەقین ڕەنگە هەموو منتقەیەک و دۆڵێک و دەشتێک جۆرێک تەقالیدی مردو ناشتنی هەبێ جۆرێک تەقالیدی با بڵێن ژنهێنان و شتیلۆ بابەتەی هەبێ جۆرێک لە نەڕێتی میوان دۆستی و شتیلۆ بابەتەی هەبێت جیاوازی لە لەهجەی قسەکردندا هەیە لە مەجلیسێکە بەڕێستان ئەڵێن نەتەوە کاتێک دروستە بێ دیارە سادەیەکیتەوە بۆ ئاستێکی فوکاهی بەڵام ناوەڕۆکێکی پڕ لە خەمیشی تێدا لە هەمان کاتا ئەڵەی نەتەوە کاتێک دروستە بێ کە لە هەورامان نوکتەیەکت گەڕایەوە لە دهۆک و زاخۆ پێ بکەن وای ڕاستە منەوە بۆ زانبۆی هەمومان لە یەکتر تێبگەین ئەوە نەتەوەیەکی مۆدێرن و ستانداردە کە وەکو یەک بیر دەکاتەوە تەنانەت ئەساسی ناوماڵ جلو بەرگ جۆری ناخواردن جۆری تەرتیبکردنی با بڵێن خان و بەرە شتی لەو بابەتە هەمووی دەکەوێتە چوارچێوەی نەتەوەی ستانداردەوە لەبەرەوە تا ئێستا کە ئێمە لەو بوارە دواکەوتون ئێمە ئێستا بەهۆی تەلەڤیزیۆنەکانەوە بەهۆی ڕۆژنامەکانەوە بەهۆی کتێب و چاپەمەنیەکانەوە خەریکە وردە وردە زمانەکەمان گەشە دەکاوە بێتە زمانێکی ستاندارد ئەمە جێگای ئومێدە کە دەکرێت ئێمە ئاسایشی نەتەوەیی لە داهاتوودا لەسەر و ئەساسە بنیاد بنین لە بواری معماریەت و هەندەسە و شتی لەو بابەتەوە هەست دەکەیت تۆ جۆرەك لە یەکچوون هەیە لە زۆربەی شارەکانی کوردستان لە ڕووی بیناسازیەوە لە ڕێگاوبانە لە جۆری با بڵێن ئەوەیە بۆ ئەمە لە کاتێکدا لە زانستی سیاسە باس لە دەوڵەت دەکرێت باس لە حکوومەت دەکرێت پێوترێ التەوزیع السلطوی للقیم ئەو بەهایەنە کە دەوڵەت دەیهێنێ لە ڕێگای چی لە ڕێگای قانون لە ڕێگای تعلیمات کە ومان ئیلتیزامی پێوە دەکەین لە ئاساس لە داهاتوە ئەبێ بە بەهایەکی نەتەوەی ئەبێ بە بەهایەکی کۆمەڵایەتی هەروە بێتەوە ئاسایشی نەتەوەیش لە ناو وڵاتدا دەکرێت تۆ بە قانون و بە تعلیمات بەڵام ئێمە پەنجە ئەخینە سەر برینەکان ئەڵێن تاوەکو ئێستا کە خۆشت دوو جار ئاماژەت بەوەدا غێر مباشر کە ئیدارەدانی وەزعەکە زۆر خراپە ئێمە تا ئێستا کە ئەو مؤسساتانن کە بە کۆڵەکە و بە بنەمای ئاسایشی نەتەوەی هەرێم سێب دەکرێت لە کوردستانە تا ئێستاکە زۆر لاوازە و تا ئێستاکە بەعکسەوە ئەو مؤسساتانە دەبنەمایی هەڕەشە بێنە بەرچاوی خۆت ئەمڕۆ سبەی لە ئینتخاباتێکە پارتی وێچێتی ویلا لایەنە سیاسەکانی تر نەگەن بە یەکترە لەو حاڵەتە هەردوو لە هێزی چەکداریان هەیە و مەترسیە لەسەر دروستبوونەوەی شەڕی ناوەخۆ کە شەڕی ناوەخۆ
گورزێکی کوشندەیە لە ئاسایشی نەتەوەی خەڵکی کوردستان دەدرێت ئەو هەموو سەروەت و سامانە ئەو هەموو قودرەی اقتصادیە کە لە ژێر زەوی و لە سەرزەوی هەیە لە کوردستانە تا ئێستا کە نەمانتوانیوە ئیسیفادەی لێ بکەن ئاسایشی نەتەوەی ئەگەر بیبەستینەوە بە خۆراک تا ئێستا کە نەمانتوانیوە ئاو دابین بکەین تا ئێستا کێشەی کارەبات بە تەواوی چارەسەر نەکراوەکە تەسیری ڕاستەخۆی بەسەر ئاسایشی نەتەوەی هەیە ڕەنگە سەدان کەس هەزاران کەس لەو کوردستانە بەوەی نەزانین یان هەڵەیەکتە مردووە لە ئەنجامی کارەبا لێیدا ئەمە یەکەکە لەو خاڵانەی کە دەکرێت حکوومەت بە هەند هەڵی بگرێ وەک پاراستنی زۆر باشە بەڵام پرسیارەکەی منە وەکو پێویست وەڵام نەداوەتەوە خۆ مەسەلەن لە وڵاتانی خلیجی عەرەبیا نەوت و کارەبا هەیە و موبەریدە کەس ناکوژێ ئەتوانین بڵێن ئەوان ئاسایشی نەتەوەیی بەو ماناقۆڵانەی کە لە سەرەتای قسەکانتەوە وەکو مامۆستایەکی زانکۆ باست کرد ئاسایشی نەتەوەیی لای ئەوان خەمڵیوە حتا مەسەلەن لە ناو تورکیا کە بە زلهێز ناو ئەبری ئەمڕۆ ئەندامی نایتۆیە مەسەلەن تورکیا ڕەنگە بەرامبەر بە ئێمەمانان و کۆمەڵە میلەتی هەژار و قوربەسەر و پەککەوتەی تر بەهێز بێ بەڵام پێدوانیە ئەویش بە چەقەنەیەکی هێرشی وڵاتە لە خۆی زلهێزەکانی تر ئەمیش ئابوووریەکەی ئەتەپێ و داڕوخێ بەڵێ ڕاست دەکەی سحری گەشە پێدانی اقتصاد و تەکنەلۆژیای عسکەری لە وڵاتان چییە لە پێناوی پاراستنی ئاسایشینەتەوەیە هەر وڵاتێک ئەمڕۆ ئەگەر وەکو ئەمریکا وەربگرین بە قووەترین و دەوڵەمەندترین دەوڵەت لە جیهاندا بەردەوام بیر لەوە دەکاتەوە چۆن بڕێگایەکی کە ئاسایشینەتەوەی وڵاتەکەی خۆی بپارێزێ بە تەکید لە وڵاتانی کەنداودا بۆ نمونە وڵاتێکی بچکۆلەی وەکو قەتەر کە لە هەموو دنیا بەهۆی قەناتی جەزیرە و مەجموعەی قەنەواتی سەتەلایت ناسراوە دێ بزانە تەدەخل دەکات بۆ زۆر شوێن لە لیبیا لە مەحفەلی دەولی مؤتەمەرات کاسی عالم کە هی مۆندیال بە تەمابێت لە وڵاتەکەی بکرێ بە هەموو شتێکەوێ سەرنجی دوونە ڕابچێشی وڵاتی چاوا هەیە ئەمڕۆ سبەی لە بچکۆلەیە جەزیرەیە کە لە پەنایەکە بە چەپۆکێک لە ناوی نەبن ئەمە یەک خاڵی دووەمەوەی باسی لێوە کرد مەوزوعی پاراستنی ئاسایشی وڵاتانی خەلیج ئەوانە بەردەوام بە حکمەوەی سەروەتێکی گەورەی پیترۆڵ و نەوتیانەیە مەترسی لە خۆیانە ترسن کە لە خۆیانە ترسن ئەوانە پابندن بە مەجموعەیەک معاهداتی عسکەری اقتصادی سیاسی لەگەر وڵاتانی پێشکەوتوی دنیا بۆ پاراستنیان هەروەک چۆن کوێت لەگەڵ بەریتانیا معاهدەی پاراستنی ئاسایشی نەتەوەیی هەبوو ساڵی نهۆت کە عێراق داگیری کرد ئەو اتفاقیەکی ساری مەفعول بوو یانە وایە بەریتانیا بێ هاوکاری کوێت بکە بۆ دەرکردنی عێراق ئەوڵ هەندێک لە وڵاتانە کە بچکۆلەن ئیمکانیاتیان هەیە اتفاقات دەکەن لەگەر وڵاتانی گەورە و زەبەلاح بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەیی ئەگەر یەکێک لە بڵین وەزیفەکانی یا بڵین هۆکارەکانی خەمڵینی چەمکی ئاسایشی نەتەوەیی بریتە لە خۆشگوزەرانی و بریتە لە دیموکراتیەت و بریتە لە ئازادی ڕۆژنامەوانی و بریتە لەوەی کە تاک ئینتیمای هەبێت و بتوانێت گزارش لە خۆی و لە ویستەکانی بکات و ئازادی ئۆپۆزیسیۆن و ئازادی کۆڕ و کۆمەڵ و گروپی سیاسی و ئازادی دامەزاندنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێت هیچ کام لەمانە لە زۆربەی وڵاتانی خەلیجدا نییە کەواتە ئەمە نامان باتەوە بۆ ئەوەی کە بڵین زۆر جار ڕەنگە ئەم ڕەکیزانەش نەبێ بەڵام بۆی دروستبوونی جۆرێک لە بەرژەوەندی فەرمانڕەوایان لەگەڵ وڵاتانی زلهێزە لەو هەڕەشانەش ئان پارێزێکە ئەگەری هەیە ئەگەر نەپارێزرێن هەر لەسەر ئاستی ناوخۆی یا کلۆر بکرێت ئەوەی پەیوەندی بەو خاڵانە هەیە کە لە وڵاتانی خەلیج بەدی ناکرێ ئەمە دەکەوێتە سەرۆی سروشتی پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئەو وڵاتانە من پێم وانیە تا سەر ئەو جۆرە با بڵێت دۆخە چەقیوەی کە لە سعودیە و لە منتیقەی دووەلی خەلیج هەیە هەر ئاوا بمێنێتەوە ئەمڕۆ ئەوانە خاوەن سەروەتێکی ئەکجار زۆرن وەکو پەندەی یاخود ئەو تەبەناو بانگەی کە هەیە تۆ نانت دەوێت ئازادی ئەمڕۆ لە سعودیە و لە وڵاتانە نانیانە دەنێن نان لێرە بەو مەفهومی کە ملیارەها دۆلاری نەوتە خۆ ئەو مەفهومە تیۆریانەی کە چینی سێەم ئازادی و دیموکراسی لەگەڵ خۆی دەهێنێ لە ئەوروپاوا گەشەی کردووە و لە دنیاوە ئەبێ دووەلی خەلیج ئەو زانستەشان هێناوەتەوە سەر سفر بەهۆی ملیارەها دۆلاری نەوت کەواتە ئەگەر ئاسایشی نەتەوەیی بەپێی قسەی جەنابتان لێرە لاوازە ئەو بەس تەنیا کوردستان نییە بەڵکو ئەمە تایبەتمەندیەکی تا ڕادەیەک هاوبەشی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەشێکی زۆریان ئەگەر هەمووشیان نەبێت بەڵێ من پێم وایە ئەوە شتێکی هاوبەشە لە ناو هەموو وڵاتانی جیهانی سێمدا زۆر باشە بەڕێز ئاڕێ تۆفیق ئەو پرسیارە بکەم کە مەرجە ئاسایشی نەتەوەیی لە ئەمڕۆدا لە سەردەمی گلۆبەڵایزیشن واتە جیهانگیریدا کە بەڕێستان لە سەرەتای قسەکانتانە ئاماژەتان پێکرد بەس تەنیا ئەرکی وڵاتانە لە ئاستی لۆکاڵیە خۆی ئەو ڕۆڵە ببینە یا زۆر جار ڕێکخراوی بینەلملەلی و نێودەوڵەتی و جیهانی زۆر جار بەشداری و پشکی هەیە لە پاراستنی ئاسایشی وڵاتانی بچکۆلە و بندەست و لاوازدا
ئێمە ناتوانین بە شێوەیەشی مۆتڵەگەرایی قسە لەسەر ئاسایشی نەتەوەیی بکەین. بۆ نمونە کاتێک کە باسی ئاسایشی نەتەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاکەین، ئاسایشی نەتەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تەنها بەوە ناناسرێتەوە کە دامەزراوەکانی و ئاراستەکردنی و بەرهەمی سیاسەتی ئاسایشی نەتەوەی چییە؟ بەشێکی پەیوەندی بۆ کولتورە بەهێزەوەیە، بەشێکی پەیوەندی بەو ژیارەوەی کە پێی وترێت ژیار و کولتوری ئەمریکی. بەمانایەکی تر ئاسایشی نەتەوەی میلەتان ئاسایشیشی نسبیە. ئاسایشی نەتەوەیی بۆ نمونە وڵاتی میرنشینە عەرەبیەکان کە دووبەی و ئەوانە گەشەیەکی ئابووریان کردووە، ئاستێک لە ئاستەکانی ئاسایشی نەتەوەیان تێپەڕانوە. یعنی ئەمە نیە ئێمە بڵین ڕەش و سپی، ئەم وڵاتە ئاسایشی نەتەوەی نییە، ئەم وڵاتە ئاسایشی نەتەوەی هەیە. ئێران ئاسایشی نەتەوەی هەیە، بەڵام ئەگەر ئاسایشی نەتەوەی ئێرانی بەراوردکەین بە ئاسایشی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە بەرامبەریان لاوازە. خاڵی دووەم لە ئاسایشی نەتەوەیە تەکنیکیشی سیاسی هەیە. ئەو میلەتەی کە خاوەنی ئاسایشی نەتەوەی بەهێزە، وەکو باسم کرد بەهۆی فراوانخوازی جوگرافی، ئەوێ زەرەر لە بەرامبەرەکەی بابووی نەبێ بە خاوەنی ئاسایشێکی نەتەوەی بەهێز. بۆ نمونە بەشێکی ئەو هەژاری کە لە جیهانی سێهەم هەیە، بەشێکی ئەو خراپی ئابووری کە لە جیهانی سێهەم هەیە، جگە لە هۆکارە ناوخۆیە سیاسی کۆمەڵاتەکان پەیوەندی بە سیستەمی ئابووری سەرمایه‌داری جیهانیەوە هەیە. ئەو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە هێڵێ خۆی چەکی ئەتۆمی هەبێ، ئیسرائیل چەکی ئەتۆمی هەبێ، بەڵام ئەگەر وڵاتیشی دیکە چەکی ئەتۆمی دروستکەڵێت و ئاسایشی وڵاتەکانی دیکە و خسۆتە مەترسیەوە. واتە بەشێک لە لاوازی ئاسایشی نەتەوەی، بەشێک لەو هۆیانەی واکە ئەم میلەتانی ئەم ناوچەیە نەبن بە خاوەنی ئاسایشی نەتەوەی خۆیان، بەشێکی پەیوەندی بە خۆیانەوە هەیە لە ڕووی کولتور و سیاست و ئەو کێشانەی کە مامۆستای بەڕێز ئاماژەی بۆ کرد، بەشێکی پەیوەندی بە ئەو تەکنیکە هەیە کە ئەوان ناهێڵن ئەمان خاوەنی ئاسایشیشی بەهێز بن. باشە مەسەڵەن وەکو قسەکەی کاک هاوڕێیان لە سەرەتاوە ئەم دەوڵەتانە دەوڵەتی مێژووکردنین بە پێی تیۆرەکانی دروستبوونی دەوڵات بە دەوڵەتی دەستکرد ئەناسرێن و لە ئەساسەوە هێشتا ئەسڵەن خاڵی بەهێزی دەوڵەتیان تیانە تاوەکو ئاسایشی خۆیان پارێزن. ئەوەی دروستی کردوون لە ناخی خۆیەوە شەرعێتی شەدا تێڵە دەست بخاتە ناویەوە و وەکو داشی دامە بیجوڵێنە. ئەمە جۆرێک لە حقیقەتی تیانە. بێگومان ئێمە کە باس لە چەمکی ئاسایش ئەو کێشەمان بەردەوام لە قسەکردنا دووبارە بێت و کاڵێن ئاسایشی نەتەوەی ناچارە بین ڕەبتەکەینەوە بە بنیادێکی مؤسسیەوە کە پێوتێت دەوڵەت کە دەوڵەت و مؤسساتەکانی بەهێز نەبوو شعبێک بە تەنهایکی پێ ناکرێت. ئێمە باس لەوەکەین حکوومەتێک کاروباری خەڵکێک لەسەر خاچێک بەڕێوە بە خەڵک و خاکەکە پێوە بنامەکانی ئاسایشی نەتەوەی بۆ دروستە بێت. ئەگەر دەوڵەتێکمان هەیە لە ئەنجامی اتفاقیەتی بۆ سایکسپیکۆ دروست بووە لەسەر خەریتە لەسەر وەرەقە سنوورەکانیان بۆ دیاری کردووە و ئەمە وڵاتی تۆی ئەو وڵاتی توێ. میرنشینەکانی خەلیجی کەنداوی عەرەبی 6 دەوڵەتمان هەیە، نوکتەیەکی عەرەبیە لە هەر عەگاڵی هەر کەسێکیان داناوە و ئەمە میرنشینێک بۆ تۆ و عایلەیەکی حاکم لێرە. نەتەوەیە نە سنوورێکی سروشتی هەیە نە تاریخێکیشی هەیە، هەمووی تاریخەکانی تێکەڵاوبووی بسوود و دەوڵەتی عەرەبیت هەیە. عێراقی خۆمان ئەگەر بە نمونە وەرگرین و بۆی لە ئاستە نەزەریەکە دەرچین، سنوورمان لەگەڵ چەند دەوڵەت هەیە، لەگەڵ هەر هەمویان کێشەی سنووریمانەیە کە بەشی شەڕێکی 8 ساڵەی وەکو ئێران و عێراقەکە، لەگەڵ تورکیا کێشەمانەیە، لەگەڵ سووریا کێشەمانەیە، لەگەڵ ئوردون هەمانە، لەگەڵ سعودی هەمانە، لەگەڵ کوێیت و ئێران جەوە دوو شەڕی لەسەر جۆرێک لە خەیاڵ بڵاویە ئەگەر ئێمە داوا بکەین وەکو مەسەلەن سۆڤێتی جاران یان وەکو ئەمنی قەومی ئیسرائیلی ئەمە بگەمە خاڵێک بمبورە کاکرانج، ئەمە بگەمە خاڵێک. دووەم شت لەسەر ئەساسی خەڵک و پێکهاتەی نەتەوەی هەمویان جۆرێک لە مۆزاییکێکی نەتەوەیە، نە کووردا نە عەرەبە بەتەنها، ئێران چەند نەتەوەی تایە، تورکیا، عێراق، سووریا کێشەی نەتەوەیمان هەیە. ئەمە ئەوە بڵێم کاڵێن حکوومەتێک کاروباری خەڵک و خاکەکە بەڕێوە باو دەوڵەتێکی بەهێز دەرەچێ. خۆ ئەگەر باس لە دەوڵەمەندی زمان و کەلتور بکەین، ئەمریکا دەوڵەمەندترین دەوڵەتی جیهانە لە ڕووی کەلتور و لە ڕووی نەتەوەکانەوە. کتێبێکی گەورەی گرنگ هەیە لەسەر ئەمریکاڵە Nation of Nations. ئەمریکا نەتەوەی نەتەوەکانە یان نەتەوەیەک لە نەتەوەکانی کە پێک دێت. باشە بۆ ئەو بۆچی بۆ ئەو ئەم فرە پێکاتەیە نەبووە بە خاڵی لاواز، بەڵام لەم شوێنانەی ترە بێ بە خاڵی لاواز. ئەو توانە ئیدارەدان و سیستەمە سیاسیە کە کاروباری ئەو خەڵک و خاکە ڕێگەخات. کێشەی ئاسایشی نەتەوەی بە دەرەجەی یەکەم ئەوەیە کە تۆ ئایا سیستەمێکی سیاسی وات هەیە کە ئینتیمای بۆ خەڵکەکە دروست کردبێ، سیستەمێکی سیاسی وات هەیە کە بتوانێ هاوڵاتی بوون بچەسپێنێ، سەروەری یاسا بچەسپێنێ، دامودەستگایکی بەهێزت هەبێ،
ئەو سەروەت و سامان ئێمە لە کوردستان نەوتمان هەیە لەوەتەی بیرە نەوتەکان و تیفاقیاتی نەوت کراوە لە کوردستانە لە ناوخۆی خۆمان لە دەرۆژ بۆ بە کێشە بۆمان لە کاتێکە ئەمە سەرچاوی هێز ئەکرێت لە بەهۆی نەبوونی شەفافیەتەوە لە بەهۆی نەبوونی عدالەتی تەوزیعەوە بەهۆی نەبوون نەزانینی پەرلەمان و حکوومەتیش بۆ زانیاری پێویست لەو بارەیەوە بەڵام بە پێچوانەی قسەکانی جەنابتەوە ئەڵێ لەوەتەی کە نەوت دەرهێنراوە ڕاستە لە ڕووی ئیدارەدانەوەکو بەڕێز دکتۆر دلێر وتی خراپە و هێمای پرسیاری لەسەرەوە و ترێت گرێبەستەکان ناشەفافن و ئەوە نێردراوە بۆ پەرلەمان دواتر پەرلەمان یەکلایی ئەکاتەوە کە ئایا قسەی بازار ڕاستە یاخود ڕاست نییە بەڵام ئەوە ترێت لەو ڕۆژەوەی کە کورد بووە بە خاوەنی کۆمەڵە بیری نەوت خەریکە تۆزە حرمەت زیاتر پیاکە و حسابی بۆکەن و بەرژەوەندی بۆ وڵاتان دروست کردووە سەروەت و سامان لایەنی اقتصادی سیستمی اقتصاد ئەگەر نەبێ بە سیستم هەرگیز نابێ بەهێز بۆ دەوڵەت لیبیا خاوەنی بیرەنەوت و غازی هەرە باش بوو 40 ساڵ و دیکتاتۆرێک حکومێکا بێ لە سفرەوە سەر لە نوێ دەست پێ بکاتەوە سیستمێکی سیاسی بینا بکە ئەوەی کە من مەبەستمە ئێمە نەوتمان ناوێت لە پێناو نەوتە سەروەت و سامانم نایەک و کارتی سیاسی ئەمەوێ هاوڵاتی بە ئاسایشی نەتەوەی لە نهایەتە چێتۆ ئەتەوێ تازەترین چەم کە تەتەوەری کردووە ناشنال سیکیۆریتی بۆ بە هیومن سیکیۆریتی من ئەمنی ئینسان دابین بکەم هەموو تەوەسوعێکی دەرەوە هەموو فراوانخوازێکی دەرەوە لە پێناوەیە خۆشگوزەرانی هاوڵاتیەکانی خۆم باشکەم من بۆچی ئاسایشی تاک دروستکەی ئاسایشی وڵات زامنە بێگومان ئەگەر من نەوتیشم هەبێ ڕسیدی بانکەکانیشم پڕ کرد بێ هاوڵاتێکی کورد لەسەر جادا هاوڵاتێکی کورد لە ماڵەکەی خۆیان هەست نەکا بۆ ئینتیمای بەم وڵاتەیە چاوی لەوە بە کۆشکا بۆ ئەوروپا من چی سفادەم لەو سەروەت و سامانە کردووە ئەگەر هەمە ئەمریکا کە باز ئەەکەین دەڵێن دەوڵەت نەتەوەیەکە لە نەتەوەکانی تر پێک دێت کەسێک کە دێت جنسێ وەرەگرێت لە وڵاتە یەکسانە بەوەی کە 200 ساڵە چەند پشتی لە وڵاتەیە بەخێو کراوە پەروەردە بووە کە جنسی وڵاتە وەرەگرێت لەسەر ئەساسی هاوڵاتی بوون یەکسانە بێ ئێمە کێشەی سەرەکیمان لەوایە لەم وڵاتانەی هاوشێوەی ئێمە کێشەی ئەوەی کە سەروەت و سامانەکە لە بریەوەی ببێ بە خێر و ببێ بە سەرچاوی خۆشگوزەرانی بۆ خەڵک و ئینتیمای خەڵک بۆ زیاد بکە ئەبێ بە کەرەستە بە دەست کۆمەڵێک کەسەوە کە دیسان بۆ چەسانەوە بۆ نەعادالت باشە گەرمەوە بۆ نمونەی وڵاتانی کە باسیەوەت کرد باسی ڕاستەهێڵ و نازانم وتت لە عالەمی عەرەبیان نوکتەی عەگاڵ هەیە نازانم چی کە باشە ئەگەر ئەم مەساحانە بەقەدەر مەساحای عەگاڵەکان بە ئیرادەیەکی سیاسی بەرژەوەندی وڵاتانی خاوەن هێز لە هەلومەرجێکی سیاسی دیاریکراوە ئەم دەوڵەتانی دروست کرد بێ کەواتە نەخەمڵینی و گەشەنەکردنی سروشتی و بە دەوڵەت نەبوونی سروشتی ئەم وڵاتانە مەحکومی کردوون بەوەی کە نەتوانن هەرگیز چەمکی ئاسایشی نەتەوەیی وەکەوەی کە لە وڵاتانی خاوەن هێزا هەیە بچەسپێتیایدا بێگومان پاراستنی ئاسایشی کەندا و یەکێکە لە بەرژەوەندیە باڵاکان یا بەرژەوەندیە حەیوی و زیندوەکانی ئاسایشی نیشتمانیان نەتەوەی ئەمریکا کە راپۆرتی بەو جۆرەیە بۆ جۆرەی کە شعبەکە و میلەتەکانیانەوە بە دەرەجە یەکەم وەکو وڵاتێک کە کۆمەڵێک سەرچاوی وزەیتیایەن ئەم ناوچانە وەکو کاکتۆر ئاماژەی پێک لە ڕووی ئیتیفاقیاتی عسکەری ئەوانەوە ئەمن و ئاسایشی دابین ئەکرێت بە پلەی یەکەم و سیستمەکانیش خۆی مەوجودێکی گرنگ نییە خۆی بکەر نییە هەمیشە بەرکارە ئەگەر ئەو سەروەت و سامانە نەبێنێت چیش بنیاتێکی دەوڵەت زۆر باشە کاگاوڕێ دو کۆمنت بۆ جەنابتان بەرنەوەی کە میوانەکان پرسیارەکانیان ئاراستە بکەن باشە ئەوە باسی ئەو دەوڵەتانی کرد کە گەشەی سروشتیان نەکردووە لەلایەکی ترەوە مەسەڵەن ئەمڕۆکو لە پێشەکی سەرەتای قسەکردن ما بۆ بینەرانی بەڕێز باسی ئەوم کرد کە باسی ڕەحمەتی کامێراکانی ئاسمان و گلۆبەلایزیشن و نێتۆرکین و ئەوەمان کرد مەسەڵەن ئەگەر هەموو ئەو مقاوماتانشتان هەبێ ئەو خاڵە بەهێزشتان هەبێ کە بەڕێز دکتۆر دلێر و جەنابتان و دکتۆر ئەنوەر باسی ئەکات هێشتا هەر ئەمانە کەم نین هێشتا مەسەڵەن هەموو ئەمانە ئەکاتە ئەوەی کە تۆ خاوەنی سیادەی خۆت بی بە شێوەیەشی گشتی وەڵامێکیش بۆ ئەوەی بەڕێزێت ئەوەی کاگتوریش ئاماژەی پێکرد بە ناڕاستۆخۆ ئەگەر ئێستا ڕاستەخۆ ئاماژەی پێ بکەین یەشێک لەو تێگەیشتنوشی کاکارە تازانەی کە لەسەر ئاسایشی نەتەوەی یەکرێ بابەتێکە پێوترێت دیموکراسی مەفهومە کلاسیکیەکەی ئەمنی قەومی ئەوە بوو کە نظامێکی حکوم وڵاتێکی ئەبت بەڕێوە ئەم نظامی حکومە ڕەنگە لەسەر ئاستی خۆشگوزەرانی کۆمەڵایەتی و ژێرخانی وڵاتەکە گۆڕانکاری کردبێ ڕێگەوبانی باشی دروست کردووە کارە باشی هەیە ئاویشی هەیە کۆمەڵە لە ڕووی هوەری حکمڕانیکردنەوە بەڵام لەبەرەوەی سیستەمێکی دموکراسی نەبووە هەر گەلانی ناوچەکە خۆیان
سیستەمەکان ڕوخانوە یەشێک لەو مشکلانی کە ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتانی کە لە دەوروبەری ئەمە لەبەرەوەی سیستەمی دموکراسیان نییە ئەوەی شەکە لە خاڵە هەر لاوازەکانیان و بوونی دموکراسی ینی لە دەرەوەی دموکراسی شتێک نییە بە مەفهومە مۆدەرنەکەی ناوی ئاسایشی نەتەوەی بێ چکە لە دموکراسیە تەداولی سوڵتە هەیە لە دیموکراسیا پاراستی مافەکانی مرۆڤەیە لە دیموکراسیا کەرامەتی مرۆڤەیە لە دیموکراسیا سیستەمی لێپرسینەوە و چاودێریکردن هەیە ئەمانەوە ئەکەن ئەو شتێ پێوترێ ئاسایشی نەتەوەی بۆ چوونێکی تریشم دەرباری ئەو بابەتی کە بۆ ئەوەی کە هەر ڕبتێکەینەوە بەمەوە مەسلەی هەمومان لە نوکتەی یەکتری تێبگەین و زمانمان یەک بێ و نەریتمان یەک بێ و دابوو نەریتەکان هاوشێوە یەک من پێم وایە ئەمەش لە مەفهومە مۆدێرنەکەی ئاسایشی نەتەوەیە بۆ ئاسایشی نەتەوەی نرخێکی ئۆتۆی نەماوە چونکە مادەم دموکراسی هەیە لە دیموکراسیای کێشەنی هەمومان یەکتری تێنەکەین لە دیموکراسیای کێشەنی هەمومان یەکجل لەبەر نەکەین لە دیموکراسیای کێشەنیە وڵاتەکە هەموو یەک زۆر خەریتە بێ هەموو یەک زۆر جلوبەرگ پۆشێ ئەوە کێشەی نەبوونی دیموکراسیە کە لە ناو ئەمنی قەومیات جیاوازی جلوبەرگ و ڕنگ و زمان و ئەو جۆر بابەتان ناکا بە کێشێشی گەورە ئیزافەتەن ئەو تێزەی ستالین کە بۆ تعریفی نەتەوە هەیبوو کە بێ زمانی هاوبەشی هەبێ مێژووی هاوبەشی هەبێ ئابووری هاوبەشی هەبێ لە ڕاستیە ئەساکەی شەکە لەو تێزانی کە ڕخنی زۆری لەسەر هەیە وەڵامی پرسیارەکەم بە بەڵێیان بە نەخێر ئاسایشی نەتەوەی لەناو ئەو وڵاتانی کە ئەم باسی ئەکا قابلی گەشەکردنە بۆ واتایی چەمکی ئاسایشی نەتەوەی کە وڵاتانی ئەوە میلەتی ئەو ناوچانە جواب بەداتەوە ئەوە پەیوەندی هەیە بە کولتور و ئەوەی کە تۆ ئەیبینی چۆنە ئێمە گەربی خێنە سەر کوردستان چکە لە ڕاستیامە خەڵکی هیچ یەشێک لە وڵاتانە نین هەمیشە مەسەلەن لە ڕووی پێکاتەوە تا ڕادێک خاڵی هاوبەش نییە هەمیشە معڕەز نین بۆ هەڕەشە ئێمە بۆ نمونەی ئەوان بینینەوە خۆمان مانوکەین بە نمونێوان بۆ ئەم نمونانە لەسەر وڵاتەکەی خۆمان لەسەر وڵاتەکەی خۆمان ئێمە وڵاتەکەی خۆمان بینینەوە من ئاڵێم ئیرادەی خەڵکی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان وشیاری سیاسی وشیاری کۆمەڵاتی زیایی کردووە دەرفەتی خوێنن زیایی کردووە دەرفەتی ڕادربڕین زیایی کردووە ئەمانە هەموو کەرەسەن بۆ ئەوەی کە داهاتوو جیلی دوایی کە دێت جیلێکە ئەتوانێت هێزێکی گەورە بۆ ئەڵی جیلی داهاتوو دەستە لەم جیلەشتووە ئەم جیلە سیاسیە کە ئێستا هەیە جیلێکە لە ناو ژینگەیەکی سیاسیە هاتۆ شەڕ و ئاشوبی هەبووە قینەی هەبووە لەکتری ململانی هەبووە لەگەڵ یەکتری لە مێژووی ململانی شاخەوات و ئەم جیلێک کە دروستە بێت جیلێکە لە بە مەفهومە مۆدێرنەکەی لە ناو دامەزراوی دەوڵەتا دروستە بێ خوێنێ زمان فێرە بێ کۆمپیوتەری هەیە ئەم مشتوم ڕوو هەلومەرجەواکە کە ئێمە کێشەی ڕابەرمان هەیە بەمانە سیاسیە گەورەکەی کە خەونی گەورەی هەبێ کەسێ پیابێت کە خەونی گەورەی هەبێ چکە مەفهومی ئەمنی قەومی بە مەفهومە سیاسیەکەی نەک بە مەفهومە قانون دامەزراوەکەی سحری ئەو وڵاتانەیە کە سیاسیان هەیە خەونی گەورەی هەیە زۆر سپاس بەڕێز هاوڕێ تۆفیق بینراین بەڕێز و خۆشەویست پاش ناوبڕێک ئەو میوانە ئازیزانی کە لێرن پرسیارەکانیان نەخەنە ڕوو چاوەڕوان